بەڵێ ئێمە ئەمڕۆ تەوەریەکەمان تایبەت کردووە بە خێزان و هەروەها تۆڕە کۆمەڵایەتیەکان و بابەتی گرفتەکانی نێوان خێزانەکان و هەروەها کێشەکان بابزانین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تا چەند کاریگەری لەسەر پەیوەندی نێوان خێزانەکاندا هەیە، پەیوەندی لەسەر چاولێکەری نێوان خێزانەکاندا هەیە. بێگومان میوانەکەم ئامادە بێت ئەمە بزانم تا چەند تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری کردوتە سەر پەیوەندی نێوان خێزانەکان، پەیوەندی نێوان تاقەکانی یاخۆ پەیوەندی نێوان ئەنجامانی نێوانی خێزان. بەڵێ تا میوانەکەم ئامادە بێت منەوێت باسێک لە تەوەری یەکەم بکەم کە تایبەتمان کردو بە خێزان تۆڕە کۆمەڵایەتیەکان. بێگومان بابزانم تا چەند تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری لە پەیوەندی نێوان خێزانەکاندا هەیە، تا چەند پەیوەندیەکانی نێوان خێزانەکانی کاڵ کردوتەوە. خاچی من گەرگوێ بیستی منەوێ بزانم کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە نێوان خێزانەکاندا چۆنە. بەڵێ سڵاوتان لێبێ. بەڵێ خاتوچیمان سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بزانم تا چەند تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری کردوتە سەر پەیوەندی نێوان خێزانەکان. بەڵێ وەک ئەزانین تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی دوو لایەنمان هەیە، لایەنە بلین باشەکە و خراپەکە. وەک لە خێزان و لە تاکیشدا دوو لایەنەکان ئەگە باز بکرێ، ئەوەی کە لایەنە باشەکەی هەمە ئەمە تەکنۆلۆژیایەکی باشە کە ئەمە زانیاریەکی زۆرمانەداتێ لە کاتێکی کەمایە. ئەمە زۆر یعنی ئیسفادەی لێکن کەسێک ڕۆشنبیر بێ، بۆ نمونە ئەتوانی چەند زمانی فێربی یا خۆت اختصاسەکەت فێربی، زانیاریەکی زۆر لە کاتێکی کەم. ئەمە زۆر ئێمە سوودی لێوەرەگرین. بەڵام ئەگەر لەلایەنە خراپێکەوە باز بگەین بەڕاستی کارگیریەکی زۆر هەیە لەسەر تاکو و لە هەمان کاتا لەسەر خێزان. لەبەری بابەتە کەتان باسی خێزان نەتوانین ئێمەش زیاتر بکەین لەسەر خێزانە. ئەوش کە بەداخەوە ئێمە کاتێ تەکنۆلۆژی هاتە ناوی عێراقەوە ئەم دەوڵەتەوە بە سپۆنسەرێکی وا نەبوو کە بتوانین کەسەکان بە ڕۆشنبیریەوە بێ. زۆرمان ئێمە دایکان و باوکانمان وەشیارێکی نییە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیە. بۆ یەکەم ئەمانی کە بەکاری دێنن هەرزەکارەکانن یا خود مناڵە یان گەنجانە، ئەمە بۆ خۆی لەلایەنەکەیەوە پێم وابێ خراپترە. وەکە من زۆرجا ئەلێم تۆڕە کۆمەڵایەتیەکان کەسە نزیکەکانت دوورە کاتەوە، کەسە دوورەکانت لێ نزیکە کاتەوە. ئەجا بۆ یەکەم ئەمە دایمەن ئێمە لەسەر خێزانە زیاتر نزیکترین، ئەمە ئەوات لێکە لە خێزانە دوورتر بیتەوە، ئیلا ئەو کەسانی کە لە دەرەوەی خێزانن ئەمە لێمە نزیکە کاتەوە. کەواتە دەکرێت بگەین ئەو خاڵەی خاتوچیمەن کە تۆڕە کۆمەڵایەتیەکان وا دەکات پەیوەندی نێوان ئەندامەکانی یا خێزان یاخود پەیوەندی نێوان هاوسەران کاڵ بێتەوە بەرەو ئاقارێک بڕات کە دەکرێت لە ڕێگەی چاولێکەری و لەکترازان لە نێوان ئەم خێزانەدا دروست بێت. بەتەئەکیدەوە بۆ نمونە ئێمە زۆرجا لە دادگایشە ئەیبینین زۆرین ئەمەی کە خیانەی هاوسەرگیریە کە تووشیانە بێ بەڕاستی ئەمە هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکانە. لەبەرە ئەویستە بڵێن ئەم ڕێگایە ئاسانتر بووە. بۆ نمونە ئەتوانێت بە ماسنجەرێک تەواصلکە لەگەڵ کەسێکە لەگەڵ خۆشەویستێکە خۆت. ئەمانە پێم وابێ ئەمە وای لێکردە تەئسیری زۆرتر هەیە لەسەر نێوان ژن و پیاوچە. لە هەمان کاتا لە بین دایک و باوکیش یعنی بۆ نمونە لەگەڵ مناڵەکانیان، مناڵەکان زیاتر لە جیهانێکی خۆیانن لە ناو ئەم مۆبایلەیەکە لە جیهانێکی ئفترازین بەداخەوە. بەتەئکیدەوە تەئسیری زۆرێ بێ. ئەگەر هەر لەسەر مناڵیش بێ، بۆ نمونە مناڵەکە زۆر بەدەستیەوە بێ تەئسیری لە خەوێکە لە خواردنێکە، ئەمانە هەمووی لەلایەنە تەندروستیەکەیشەوە و دەرونیەکەیشەوە زۆر کاریگەریکی زۆر خراپی بۆ دەبێت. لە هەمان کاتە مناڵی وا هەیە زۆر دائەنشێ لەسەرم ئایپاتە جوڵانەوەی کەمە بێ. ئەمە وای لێکە مناڵێکی بلین تەمبەڵ دەرەچێ، خامل دەرەچێ. ئەمە تەئسیری لە جەستەیەکە
تەندروستیەکە لە هەمان کاتەوای لێکا کێشەی بڵێم وەزنی زیاد بکە ئەمانە هەمووی پێم وابێ کاریگەرە و لە هەمان کاتە ئێمە نمونەی زۆرمان هەیە کە تێن بۆ دادگا دەڵێن مقارنەیەکە لە بین هاوژینەکەی و ئەو کەسایەتی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانن بۆ نمونە ئەلێ ئەم ژنە زۆر جوانترە لە تووت و بۆ ئاوهاناکەی ئەم ژنەش یاخود ئەم ئافرەتە وای لێتێ متمانی زۆر بە خۆی نابێ ناتوانێت بەردەوام بێ لەگەڵ ئەم هاوسەرگیریە بەڕاستی ئەمانە ئێمە هەمووی بە هۆکاری دەزانین هۆکاری ئەوەی کە خێزانەکان تێک بچێ بەداخەوە. بەڵێ کاتە دەکرێت بڵێن متمانە نێوان خێزانەکان نێوان ئەندامەکانی خێزان کەمتر دەبێتەوە لە هەمان کات دەبووم ئێمە دەبینین گەروک بەشێکی زۆر باستی لێ بکەین لە نێو خوانێکدا یاخود کە خەریکی ناخواردن بەڵام دەبینین زۆریان خەریکی بەکارهێنانی تەکنەلۆژیان یاخود مۆبایلن گفتوگۆ لەگەڵ یەکتر ناکەن کار و چالاکیەکانی ئەمڕۆیان یاخود ئەوانی کە بەتەمان باستی لێوە ناکەن ئەمە تا چەند متمانە و ئەم جۆرە سیقەی نێوان خێزانەکان کەمتر دەکاتەوە لە هەمان کاتدا منداڵەکان سێری باوانیان دەکەن لە ئەوانەوە فێر دەبن ئەوانیش بەردەوام ئاڵودەی تۆڕە کۆمەڵاتیەکان بن. بەتەکیدەوە بەڵێ زۆر گرنگە حتمما متمانە نامێنێ ئێمە نالێن متمانە هەر لە ناو خێزانەکە ئەوە شتێک یعنی لاری لەسەر نییە بەڵام متمانە لەسەر ئەو کەسە خۆی شێمێنێ متمانە بە خۆی نامێنێ متمانە بە کەسایەتی خۆی نامێنێ بۆ نمونە گەنجێک دێ لە هەرزەکارە یعنی ئێمە زۆر جا من گوێم لەم قسەی بۆ لێ من بەبێ فلتەر ناتوانم ڕسمێ بگرم وێنێ خۆم بگرم لەبەرەوەی ئەلێ جوان نیم ئەمە وای لێ کاکە کەسایەتێکی لاوازەکە متمانی بە خۆی نامێنێ کە شکل خۆی قبول ناکە ئەمانە بۆ خۆی گەرن بەڕاستی ئمە بە تاکیدەوە زۆر تەسیری هەیە چەنەها بەداخەوە ئێمە دیسانەوە لێن خێزانەکان هۆشیارێکی زۆریانە هیوادارم دایک و باوکان زۆر ئاگادار مناڵەکانیان بن یاخۆ دیسە بەرامجی زۆر هەیە کە ئەوەی بەرامجی ئیمێڵی مناڵە دایک و باوکە کە ئەتوانێ مراقەبەی بکەم بەس وەک دیسانەوە گەڕانمان ئێمە کە سەرەتا تۆڕە کۆمەڵایەتیەکە هات ئەسڵەن زۆری دایک و باوکانمان وشیار نەبوو لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ یەکەم ئێمە هیوادارین ئێمە ئیش بکەین لەسەر تەنانەت قوتابخانەکان زۆری ئەم کێشانە ئێمە لەسەر قوتابخانەکانە بێ چەنەها کچمان هەبووە هاتەتە دادگا توژی ئیبتیزاز ئەلکترۆنی بوونە لە ڕێگای ئەوەی کە ڕسمیان پۆست کراوە بۆ بڵێن بە شێوەیەکی گشتی پۆست کراوە لە شتێکی خاص نەبووە ئەوش ئەوەیە دیسانەوە ئەگەڕێنەوە ئێمە بۆشایەکی یاساییشمان ئێمە تا ئێستا یاسای تاوانە ئەلکترۆنیەکان پەسەند نەکراوە ئەمانە بۆ خۆی ئەتوانم برم تەسیرێکی زۆر خراپی هەبێ لەبەرەوەی تا ئێستا دادگاکانیش ناتوانن بەچی مادەیەک بچنە سەر ئەمە و استەخباراتەکەی شوانیە خۆیان لەلایەنە زانیاریەکەەوە زۆر باش ناتوانن ئیشکەن لەسەری بزانن ئەم سەفحەیە چێ هاکی کردە و چۆن بووە و بەداخەوە ئەمانە هەمووی هۆکارن. باشە خاتوچی من ئێوەکو هەمان کات پارێزەر لە هەمان کادۆک و توێژەری کۆمەڵایەتی بێگومان بەرکەوتتان لەگەڵ نمونە جۆر بە جۆرەکانی نێوان خێزانەکان دەبێت ئەمێ بزانم تا چەند بۆ نمونە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە گرفتی نێوان خێزانەکانی دروست کردووە لە هەمان کاتدا لە چه ئاستێکدایە ئەم هۆشیاری خێزانانە لە ڕووی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتیەوە تا چەند گرفتی بۆ دروستکردون دیارترین نمونەی زیندوو کە بەردەوام بەرگوێی ئێوە کۆتبە یەخود بینیتان بێت لە نێوان خێزانەکاندا کامانە بووە گرفتەکان کامانن. بەڵێ گرفتەکان وەکمە بەڕاستی یعنی ئەتوانین بیکەینە سێ بەشە ئەوەی کە زۆر ئێمە ئەیبینین لە دادگایە یەک ئەوەی کە وەک باسمان کرد خیانەی هاوسەرگیری ئەمە زۆرە بێ لە بەرەوەی ڕێگایەکی زۆر ئاسانترە پێم وابێ پێشتر ئەستەمتر بوو بەڵام ئیستا لە بەجیهازێکە 24 سەعات تا توانی بەدەستەوە بێ ئەمە زۆری لەسەر خیانی هاوسەرگیری زۆرە دووەم ئەوەی کە باسمان کرد کە مقارنەی لەبین
ئەو ئافرەت و ئەو کەسایەتی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانن مقارنەی بە هاوژینەکەیەکە ئەوش چۆن بلێ ئەو کەسە متمانەی بە خۆی نامێنێ و ناشتوانێ بەردەوام بێ لەو هاوسەرگیریە و لە هەمان کاتە زۆر گرنگی نادەنێ یەکتری وەک خێزانەکان. ئەمەش پێم وابێ هەمووی مەشغوڵ بە جیهانێکی خۆیەتی بە مۆبایلەکەیە زۆر گرنگی نادرێتە خۆشەویستی و یەکتر زیاتر ئاشنا بن بە یەکەوە زیاتر تێکەڵ بن بە یەکەوە لە کاتی خوانە یاخود لە کاتی دەرچوون و ئەم شتانە پێم وابێ ئەمانە کەمەوە بوونە کاڵەوە بوونە بە شێوەیەکی گشتی بەڵام هەیشە ئەمانە هێشتا احتیفاڵی پێوەی کردە بەڵام بە گشتی وەک پێمان وتمان ئەم تەسیرانەیە لە هەمان کاتە دیسانەوە ئەگەڕێنەوە ئەلێن کەسە نزیکەکانت لێ دوورە کاتەوە کەسە دوورەکانش لێ نزیکە کاتەوە بەداخەوە لە تەسیری لە هەموو کەسێک هەیە بە تایبەتی لەسەر منداڵ و لەسەر هەرزەکار و لەسەر گەنجان من هیوادارم ئەم تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ کەسێک چیاو بێ کە بالغ بێ ئەوەیش کە مەسەنە دوای 19 ساڵ حتا 20 ساڵش جا بتوانێ بەکاری بیهێنێ لەبەرەوەی دایکەکان هۆشیاری نییە ئێمە زۆر حاڵەتی تەوەحودمان زۆر بووە بۆ لەبەرەوەی دایکەکە ئەم مناڵە 24 سەعاتە دایناتە سەر ئەو یوتیوبە نازانێ چی تەسیرێکێ بێ بۆ نمونە ئەگە لەقتەیەکی توندوتیژی ببینێ ئەم کەسەش هەر خۆی بۆ خۆی ئەم مناڵە کەسایەتێکی توندوتیژی ئەبینێ توش دڵە ڕاوکی ئەبێ دائیمە لە ترسا ئەبێ ئەمانش بۆ مناڵ تەسیری هەیە لە هەمان کاتا بۆ هەرزەکارەکان دائیمەن حەزیان لە چاولێکەریایە بۆ نمونە سێر کەسایەتیەکە کە ئەسڵەن ئەو کەسایەتیە شوهرەی لەسەر هەموو ئیش و کارێکەی لەوەیە ئەوش ئەوێ ئاوها بێ فەتەسی لە خوێندنەکەیەکە لە کارێکە لە کەسایەتیەکە ئەوێ بگاتە بەو مستەوایەی ئەو ڕەفاهیەی کە ئەو کەسە گوێتی بەڵام لە واقع خۆیان ناتوانێت بۆ نمونە ئەگە لەلایەنە کۆمەڵایەتێکە بێ یاخود لەلایەنە مادەکە بێ ئەمانە هەمووی تەسیر لە هەر زەکارەکە کاوای لێکا متمانە بە خۆی نەبێ و لە هەمان کاتە سەرکەوتو نەبێ لە خوێندنەکەی و دیسانەوە کەسایەتێکی متمانی بە خۆی نێ و کەسایەتێکی بەهێزی نابێ. بەڵێ خاتوو چیمەن ئەحمەد پارێزەر و توێژەری کۆمەڵایەت